ئەمانش یەکەم بۆ ڕێزگرتن ئەو کەسانەی کە لە بواری مینە کارەکەن بەڕاستی ئەوانەیە کە لە چێلگە بینەکانە کارەکەن لە بواری مینە کارەکەن ئەمانە کەسانێکن ئەگە بڵێم خۆبەخشن وەکو ئازایەتێکی زۆر بوێرانیان تیا چونکە مین یەک هەڵی کرد هەڵی دووهەمی نییە یەک هەڵی کرد یان کەمەندامە بێ یان ئەبێتە قوربانی مینەکە ئەمانە شایانی ڕێزن ئەمە یەک لەو پەیامەکەی گەێنە پەیامی دووهەم ئەو وتانەی کە نووسراون بیخوێنی تەوانێ بەڕاستی ینی ناخت هەژێنێ ئەم پێشەنگای کە کراوەتەوە پێک هاتووە زیاتر لە 30 وێنەی مین و شەهید و قوربانی مین و بەشی کەمەندامی